بیسەران و بیرەنانی کەناڵی ئاسمانی پێیام لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بێت. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورۆپا شەناوکارانم بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەک نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لە نێوبازاڕ گفتوگۆ دەکەین دەربارەی بابەتێک، ئەویش ئەوەیە بەڕای تۆی هاوڵاتی چی چاوەڕوانەکەی لەم دۆخەی هەرێمی کوردستان؟ ئایا پێت وایە ئەم دۆخە چەقبەستەی هەرێمی کوردستان کۆتایی بێت یاخود دۆخەکە خراپتر دەبێت و بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو تێکچوون و بەرەو خراپی دەڕوات؟ بەڕای تۆ لەگەڵ کامیانای دۆخەکە باش ئەبێت یان تێک ئەچێت و گیرۆگرفتی زیاتر بۆ هاوڵاتیان دروست ئەبێت و هاوڵاتیانیش هەڵوێستی دیکە دەنوێنن؟ بابزانین پەیامەکانی هاوڵاتیان چییە سەبارەت بەم بابەتە؟ فەرموون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێت. تەنانەت گیرفانی تەلەبەکانیش داتەکێنن کە قوتابی و پارەی قەڵەمێکی پێنی وزە کرێچیم حاڵم باش نییە ئەوزە بۆ کرێکارێتم کرێکەکەن بۆ نایێت یەک نانە بەقەم بڕۆم پێیسا خەڵک بەڕاستی لیان بێزارە لەوە خراپتر بێ ئەو وەزەوە خەڵکیتە بیرێ لەم خەڵکە بکەنەوە حاڵی خۆیان باشکەن با خەڵک لە ناویان نەبن. ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان چی لێ چاوەڕوانەکەیت؟ پێت وایە دۆخەکە باش بێت یان دۆخەکە بەرەو تێکچوونە ڕۆ؟ هەتاوەکو خەڵکانێک کە بن نامەسوولانە ئیش بکەن بە تەئکیدی هەر بەرەو خراپیە ڕۆ، خەڵکانیشی شەبن بەرەو مەسوولانە ئیشکەن تەئکید بەرەو چاشیە ڕۆ. ئەوە ئێستا چاوەڕوانین لێ ئەکرێت لەو سەرکردانەمان خراپی لێ چاوەڕوان نەکرێن، بەڵام ئەگەر خەڵکانێکی باش هەبن ئەکرێ باشتر بێ ئەکرێ. ئەوەی کە تۆ خوێندنەوەت بۆی هەیە پێت وایە دۆخەکە چاک بێت یان تێگەچێت لە خەڵک و وەزی هەرێمی کوردستان بەرەو تێکچوو لە ناوچوونی خەڵکەچێت؟ من سەرۆکی هەرێمی کوردستان کە مەسعود بەرزانیە پێش 21-22 ساڵ ئەلیا بینیوم بەر مزگەوتی گەورە ما باقی نەمبینیوە، کەواتە ئەم سەرۆکە سەرۆکی ئێمە نییە، ئەم سەرۆکە سەرۆکی پیرمامە، تەنها لە دەوری خۆیان خولێتەوە، کەواتە گەر ناو هاتۆ ناو گەل خزمەتی گەلی کرد ئەو ساکە چاوەڕێی ئەوەی لێ ئەکرێ چاکسازی بکە، چاوەڕێی ئەوەی لێکە کە ئەو وڵاتە بەرەو چاشی بەرێ. بەس ئێستا حالیان ئەوەی تیا نابینجێ بەداخەوە. ئەو دۆخەی کە ئێستا خەڵکی تایە بە بڕوای بەڕێزت دۆخەکە بەرەو باشتر ئەڕوات یان پێت وایە وێرانتر ئەبێت و خراپتر ئەبێت؟ ئیشەڵا داواکەم لە خۆی ئیشەڵا باش بێت، داواکەم لە حیزبان هەمەیەک بن بە بلاو ئیشەڵا بەرەو باشی بڕۆ، ئەگەر بەرەو باشی نەڕوا خراپتر بێت کەس ڕووەوە شتی گەورە ڕووە. میلەت ئەمی فەقیرە، میلەت هیچی پاری پێ نییە، میلەت هەمی معاش خۆرە، موچە خۆرە، پارێک لە خانووی پێ نییە. ئەگەر باشی نەکەن خۆیان زەرەکەن، هەتاکو باش نەبێ ئەوان خەڵک ڕقی لەوان دایێت. پێت وانییە ئەم دۆخە لە پڕ بتەقێتەوە کارێک دروست بقەومەیە کە هەمومان لێ زەرمەند بین؟ چاوەڕێی 27 مانگە خەڵک چاوەڕێ ئەوەیە کە حکوومەت دڵخۆشی خەڵکە، ئەگەنا وەزعەکە باش نابێت. میلەت هەمی پاشاوەتەوە چاوە لە میلەتەیە هەمووی ڕەش و ڕوودپارەی پێ نییە، خۆیان زەرەکەن. ئەبێ 75 نەبیل بێ ئەبێ خۆیان بیرکەنەوە یەککەون و میلەتەکە لە ناڕەحەتیایە پارەی پێ نییە، کە پارێش نەبوو کابرا مەجبەرە ئینهاری خۆیەکە خۆیان بەکوشت بەلاشینەکە. ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە پێت وایە بەرەو باشتر بڕوا یان بەرەو وێرانتر و خراپەکاری تر ئەڕوا؟ هیچ کەسێ دڵی خۆش نییە کە ئەم دۆخە ئاوا باش بێت، هیچ کەسێ پارەی پێ نییە، وەزعی خەڵک ئەمی ناتەواوە، ئەوان هەمویان بۆ پلە و نەوتەوەڵە دەن و چاویان لە خەڵکۆ نییە هەیبیان نەبێەوە کەی کێشەیەوان. پێت وایە وەزعەکە خراپتر بێ؟ خراپتر بێ باشتر نابێ. خەڵک بە نیموچەش قەناعەتێکە نیموچەکەشیان بڕێتە خەڵک پێشبینی چی بکالەوەن؟ پێشبینی ئەوە کەی کە دۆخەکە بتەقێتەوە بە جۆرێ هەموو لە یەکمان لێ زەرمەند بین؟ هەموو کە زۆتەمایەکە بتەقێتەوە ئەو خەڵکەیش یعنی تەواوەتە چاری نەما. من سەلامەزانم ڕۆژێژە ناویادانیش بوو 700 خێزانە 2000 تەبع لە گیرفانیا بوو، نەیتوانی نانی جەژن بۆ مناڵەکانی دابینکە. جا ئیتر خەڵک چ پێشبینیە لەم مەسئول و بەرپرساناکە؟ خەڵک چاڕێوە هەرێکی بۆرێ بکەنە ناوی خۆیانەوە زۆر مەساحەترە و ئەوانش بۆ میلەت نییە، ئەوان شەڕی نەوتەکەن، شەڕی پۆسەکەن، شەڕی کورسیەکەن، شەڕی دەسەڵاتەکەن، ناوخۆیان شەڕی میلەت نییە، میلەت خۆی چاکە. خەڵک لە وڵاتان بەدەست شعبەکەی گیری خواردە، ئێمە بەدەست مەسئولەکان و گیرمان خواردە.
ئەم وەزعە وەزعێکی باشە کە تێی کەوتوین نەک ئەم وەزعە کە بێپارەی و بێموچە و بێهینە ئەم وەزعە ئێمە ئارامین لەخوا بەزیابێ خوا پێشمەرگەکانمان بپارێزێ لە جەبهاتی شەڕە ئاسایشەکانمان بپارێزێ بەڵام داوا لە پرسیار ئەەکەم چ لە هەولێر چ لێرە بە ئەم وەزعەمان لێ تێک نەچێ نە لە شەرگان زیاترین نە لە مووسڵیش نامانوێت شەرەفمان کەوتە دەستی بێگانە لەبەر ئەوە داوایان لێ ئەەکەم باش بنە ناو خۆیانەوە ئەم وەزعە چاک بێ خۆم وەزعە چییە بەدەست خۆیانە بەدەست کەس نییە یەک بەدەست خۆیان دوو بەدەستەوانە چاوەڕوانەکەی باش بێت یان وەزع خراپتر بێت وەڵی بەلای منەوە لە باشی ناچێ بەلای منەوە لە باش ناچێ عالم بێپارێ و عالم خوڕی بۆ گیراوەتەوە و عالم کرێکیە و بەخوا 200,000 کرێە ئارە بە قورعان عارەبانەیەکم پێ بەخوا یعنی پێ دوایە وەزع خراپێت وەڵا ئەوە لەلایەن خواوە هیچ مهم نییە بەشک و خوای گەورە ڕەحمکا و عەزەکە خۆش بێ و عالم بکەوێتە خۆشی ئەرێ وەڵا ئەگەر وەزع ئاوا بڕە پێ دوانێ وەزعی هەرێمی کوردستان تێکچێ بە جۆرێکە هەوما لێ زەروەرمین قوربانە بم عالم خۆزەرەیەکە بەڵام ئەگەر خۆش بێ ئینشاءڵڵا هەمومان خازانجەکەین ئەرێ وەڵا پەیامت چێ بۆ سەرکردە کوردیەکان واللهی ئەمەوێ بۆ ئەم پەیامانە بۆ ئەم سەرکردانە هەمویان ڕێ بکەون ئینشاءڵڵا و بە خۆشی و بە ڕێک و پێچی و میلەتەکەش بکەوێتە خۆشیەوە داواکەم لە خوای گەورە باش بێت ئەتری قسەیم لێ خۆم ئێستا کرێچیم حاڵم باش نییە ئەوخوازە بۆ کرێکاریاتم کرێکەکەم بۆ نایێت یەک نانە بەقەم بڕۆم پێیسا حالیان ئێستا گەنجێکی بەخوا پاک سەرڕژ سپی بووە گشتی لە خەفەتە ئارە بەخوا سەرەکەی وەڵای بەپێی زروف و کاتی ئێسا بێت بەپێی چاوەڕوانکراوەکان بێ زروف بەرەو خراپی ڕات هیچ بەرەو باشی ناڕات بۆچی موچە نییە بوجە نییە دوکاندارە هەرچیە بینی هەمووی هاوارهاوەردی نەبارە هەیە نە خزمە گوزاری هەیە هیچ پرۆژەش خزمە گوزارێک نییە پێشبینی ئەوە ئەکەی کە بە جۆرێک لە هەرێمی کوردستانە وەزع تێکچێت کە هەوما لێ زەروەرمین بە دڵنیاییەوە بەپێی چاوەڕانکرا شتم شتانێکی ئێستا بێکێ خەڵکم بینیوێتی بە دڵنیاییەوە پێ دوایە وەزع باش بیان خراپێ خراپە بۆچی باش نەبێ وەزع دیارە هەر لە چاوەڕوانی چی ئەکەیت هیچ شتێک باش نابێت ئەگەر وەزعاوە بەردەوام بێ پێشبینی ئەوە ئەکەی کە دۆخی هەرێمی کوردستان بە جۆرە تێکچێت کە هەموومان لێ زەروەرمین تێک نەچوە لەوە خراپتر بێ ئەو وەزع خەڵکی تێ لەوە وێرانتر چی دی لێ زیاتر بە دڵنیایە وێرانتریش هەیە ئیجاقەت لەمە وێرانتر نییە لەوە وێرانتر هەیە ملت تۆ بەیانی سەیری انتخابات کە بزانە هەموو وەکو جاران شەڕەپەڕۆکە دروست نابێتەوە میلەت زیخە ئەو نایبە ئێمە میلەتێکین لەوە زیادرمان قابلە لەبەری چەپڵە بۆ هەموو گەزلی ئەمانە توجارن توجار هەموو کڕین و فرۆشتنمان پێوە دەکەن وەڵا ئەو ڕۆژەی ئەنفار بووم زۆر لە ئێسم خۆشتر بووە وەڵا چاوەڕوانەکەی باش بێ وەزعیان خراپترە بێ وەڵای خراپترە بێ چونکە بەهۆی ئەم کاربەدەستانی حکوومەتەوە کە کاربەدەست نین هەر لە خوان و هاتوون خوان سەپان و بەسەر ئەم عالەمە ئەوە ئەم مڵک و ماڵی عالەمە ئەم پارەی عالەمە ئەم نەوتە کەس نازانێ بۆ کوێچێ ئەچێتە گیرفانی کێوە چێتە گیرفانی مەسوولەکانی پارتیەوە گەناچێتە مەسوولی کێوە بۆ کوێڕوە ئەم مەسوولانە ئێرە ئێمانش هەر شەریکن لەگەڵیانە فەرقان نییە باشە پێشبینی ئەوەکەی وەزع بە جۆرێ تێک بچێت وەزع بە جۆرێ خراپ ببێت دۆخ لە هەمومان تێک بچێت وەزع پێشبینیە کەم کە وەکو جاران ئینێکی تر بەڕێوەیە ڕاپەڕینێکی تر بەڕێوەیە وڵای شەڵان لە ناویانە بن ئەوە ئەمانە زۆر دەردی عەرەبەکەڵی ئیستیبدادن ینی زۆر پیسن بیر لە خەڵک ناکەنەوە ئایا ئەم خەڵکە مامۆستایە فەرمانبەرە تەقاویتە خەڵکی ترە هەمووی مەعاشی هەیە ئاخر ئەم مەعاشە بۆ کوێ ئەم پارە بۆ کوێچێ هەمووی بن لە خارج لە بانکەکانی خارجەدایەنن کە ئیسفادەشی نییە بۆ خۆیانە
لەوێ خەڵک ئیشی خۆی پێوەکەوتەوە. ئەم دۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێدا داگوزارێت پێ دوایە وەزع باش بێ یان خراپترە بێ؟ وەڵای من گەشتبینم بەچی گەشتبینی؟ بە گەشتبینم لەبەرەوەی ئەگەر یەک بگرن تۆزێک هەرکەمێک تەواو وەزع باشە بێ. ئەگەر یەکیان نەگرت و زیاتر لە یەکترازان ئەوە تۆزە مشکلەیە شەڵاری یەگەر. ئەو دۆخی ئێستا خەڵکی تایە ئەو دۆخی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت پێشبینی ئەەکەی باش بێت یان خراپتر بێ؟ وڵات پێشبینی باشە لێ ناکرێت بەس خراپە بەچی باشە بێ هیچ وەسیلەیەک نییە کە باش بێت ناوەڵا هیچ من وە خۆم حەز ناکەم باش بێت حەز ناکەیان حەز ناکەین حەز ناکەم باش بێت ناڵم حەز ناکەم باشە پێشبینی ئەوەکەی کە دۆخ بە جۆرێک تێک بچێت وەزع بە جۆرێک تێک بچێت کە هەومەن تیا زەرەمەند بین وڵام پێشبینیەوە نازانم کابراکی سیاسی و هینی مەتاوکە لێجان بەزێت تۆ لە ناو خەڵک ناچێت بەرەو باش ناچێت ینی ئەوەی کەیبیسی ڕۆژانە بەرەو باشی ناڕوات تا بەرەو خراپاڕوە میلەت گەشتە تەتینی زۆریش ناکەم دوا پەیامە چییە؟ لا دوا پامە لە مشەڵای خوامەری پێغەمبەر ڕەحم بێ کات و ئەم وڵاتە خۆش بێ و ئارامی بگەڕێتەوە و ئەم دەسەڵاتەش بەخوا بچێتەوە ئەگەر نەچوویەوە وڵاگە نەچوو هەموو لایەکمان زەرەرەکەین لە پێش و ئەوان میلەت زیخە ئەو نایبە. ئەو دۆخی ئێستا لە هەرێما دەگوزارێت پێشبینی ئەەکەی باش بێت یان خراپتر بێت؟ وەڵی ئێمە میلەتێکین لەوە زیاترمان قابلە لەبەرەوەی چەپڵە بۆ هەموو کەس لێین چا نابێت لەبەرەوەی ئەمان بە حسابی گیڤانی خۆیان نەگەن حسابی بۆ میلەت ناگەن ئەجین ئەگەر ئێمە بچینەوە سەر بەغاز زۆر قازانترمانە لە وەزعی ئێستا. پێشبینی ئەوەکەی وەزع بە جۆرێ بەقڵیشێتەوە وەزع بە جۆرێک تێک بچێت کە هەومان تیا زەرمەند بین وەڵی وەزعی چی بەسەر نایە لەبەرەوەی لە سەیات 40 بۆ 50 لەگەڵ ئەوانە سەیە 20 بۆ 30 خەی کەسابەتی خۆی یەقی بەسەر کەسەوە نیە ئەوەی تریشی ترێ بێ دانیشە سەری خۆی کسکە ئەو وەزعی و خەڵکی ئاوایە سەیە 40 بۆ 50 لەگەڵ ئەوانەیە دڵ پێویست ناگاتەوە سەری خۆش بیەشێنی بۆ خەڵکەوە. میلەت بەتمای چییە ئەوەی تۆ هەستی پێ بکەی لە بازاڕ بینی بێتت هەستکەی خەڵق قسە و باس و خواستی چییە بەتەمای چییە بەرنامەی چییە؟ وەڵی هیچ چۆنە بینی وەروە بێت ساڵێکە چۆنمان بینی وەروە ئاڕات 2 ساڵی دیژە خەڵگەر چاوەڕێەکە داوا لە یەکێتی و گۆڕان و ئەم حیزبی ئیسلامانیەکەین بچنەوە سەر بەغات زۆر قازانسرمانەوەی لەگەڵ سەر هەرێمی کوردستان. تەنانەت گیرفانی تەلەبەکانیش داتەکێنن کە قوتابی و پارەی قەڵەمێکی پێنی وزە کرێچیم حاڵم باش نییە ئەوخوازە بۆ کرێکارێتم کرێکارم بۆ نایێت یەک نانە بەقم بڕم پێیسا خەڵک بەڕاستی لیان بێزارە لەوە خراپترە بێ ئەو وەزع بە خەڵکی تێ بیرێ لەم خەڵکە بکەنەوە حاڵی خۆیان باشکەن با خەڵک لە ناویان نەبن. ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە هەچی چەندێ بڵێ وەندە خراپە ها من لە هیچ حکومەتێ مەعاشم نییە لە هیچ حکومەتێک مەمنونی هیچیشیان نیبی هیچ حیزبەکان کاچی من ئێستا چاوەڕوانی لەم حکومەتەی لەم حیزبانە چاوەڕوانیان لێ مەکە چونکی ئەمانە هەر هەمویان بۆ گیرفانی خۆی دێ من وەختێک چوومە دایرەکان پێشمەرگاتیم 10 ساڵی پارتی هەیە 5 ساڵی یەکێتیشم هەیە وەختی خۆی هەتا ئێستا یەک فرسیان نەداومی ناوەکەشم هاتۆتەوە کوتیان کاکە تۆ بڕۆ بەدەستی خۆت بشی من بەدەستی خۆم دەژیم مەمنونی هیچیان نییە. ئەو خەڵکە چاوەڕوانی هیچ شتێک لە ئەوانە نەکە بڵێ حاڵی یا حسابێ ئەوە تا نەوتەکە هەبوو ساڵی بەرمیلی هەبوو ئەویش بڕا ئەڵێ نازان بۆ کوێنێرن مەسفێکیان نەکری لێرە بۆ خۆیان بۆ میلەتەکەینی کرد. باشگاک حاجی چاوەڕێ ئەوەکەی وەزع تێک چێ بە جۆرێکە هەمومان زەرەمەند بین ناچێ ئەمانە توجارن توجارن بە خەڵکەکەەوە بە هینەوە هەموو کڕین و فرۆشتنمان پێوە دەکەن ئەو خەڵکەش تێ ناگات ڕەهی بۆ هیچیان نەدەی دانیشی لە ماڵە خۆت بە چۆن دەی خۆن بابی خۆن ئێستا بۆ پارە نییە ئەم پارە لەکوێیە چی لێ دێ ئەوەندە هەموو ملیارە ئەم شەو دەیگوت کاگنێچیر ئەیگوت چەند ملیار قەرزداری بوو ئەی خۆ سەدام بۆ
نامسڵمانی خۆیەوە چاو لێ بوو چۆنی دەژیاندین ئاگات لێ بوو. هیچ پێشبینی ناکە لەمانە ئەمانە دزن ئەمانە گەندەڵن ئێمە ئەگەر لەبەر لە سا حەڤەکەش بێ ئێمە لەگە عێراقین لە سا حەڤە مەبەرەکەوێ لە شەڕا لە سا حەڤە مەبەرەکەوێ لە مشکیلا لە سا حەڤە مەبەرەکەوێ ئەگەر لە سا حەڤە بێت ئێستا عێراق ئالەم بینە لە جەژنانەکانە 300 دلاریەوە بە جەژانە ئەگەر لە شەڕەکەش ئەبێ ئەوان 100 کەس بنێن ئێمە حەڤە کەس بنێرین باشە ئەو بۆ ئەتوانێ ئەو پارە و بودجە تەرخانکە حکوومەتێکی هەرێمی دز بۆ ناتوانێت موچەیەکی ڕبع موچەیەکە ئێستا مچ لە زایلێ برم لە ڕبعکەش باشە بۆ ناتوانێت موچەکان باتێ حکوومەتە بۆ کرێ بیکە ناتوانانی بایکۆتکە خۆ حافیز و خۆ حافیز ئەمە یەک خاڵی دووهەم ئەم وەزیرانە ئێمە ئەم پەرلەمانتەرانی ئێمە ئەگە گەندەڵ نەبن ئەگە دز نەبن بە هەموو حیزبەکانەوە جگە لە پارتی پارتیەوە دەستی بە سەوڵاتە گرتووە حسەیبی بۆم حیزبانە کە دۆبەی ژۆرێ ئەگەر ساحیبی میلەت بن ئەم میلەتە ئەم بوێ ئێمە شەهیدین ساحیبی شەهیدین ساحیبی ئەنفالم پاشماوەی ئەنفالم من والله ئەو ڕۆژەی ئەنفال بووم زۆر لە ئێسەم خۆشتر بوو والله ئەگەر تەنیا مسقالە زەرەیە شعور و هەستیان هەبێ بە پەرلەمانتارەکانی یەکێتی گۆڕان یەکگرتوو کۆمەڵ هەتا دوایی هەمویان لەم حکومەتە گەندەریە نەدواوە ئەو کاتە ئێمە بەز وەکەینە یەک حیزب ئەڵێ ئەو حیزبە مافیایەکە ئەم وڵاتی خواردووە نەوتەکرین هەموو شتێکەکەی قبولمانە والله نان و خورمامان خوارد چای و خورمامان خوارد 20 ساڵمان ڕاونوە 20 ساڵ کونەتیارم ڕاونا لە لادێ لە قەراغ با بمناسن هەموویان ناچێ هەرچی مەسئولین یەکێتی لەگەڵ منە ئاوا بوو هەموویان ناچێ ئەو کاتێک کە من لادێ بووم ئێستا کەس نامان ناچێ بەس من گلەیم لە هەموویانەوە نەک بە تەنیا یەکێتی ئەوان ئەگەر گەندەڵ و ڕاست ئەکەن لەگەڵ میلەتە بڵێ میلەت ئەوە پارتی خواردی ئێمە بەرپرسیار نین ئێمە هاتینە دووەوە ئەگەر ناشیگەن خوا حافیز و خوا حافیز ئاش بەتاڵەکەین وەکو هەفتا چوار و بەئیت عەزیدی ئەو خەڵگەنێن کوڕی خەڵنێن بەکوشت بۆ دەستخۆشیەکی فەڕەنسا بەریتانیا ئەڵمانیا ئەمریکا دە ساڵ خۆش بێ کوڕی ئازان کوڕی خەڵکی هەموویدا بەکوشت هەمووی بێوەژنە ئەنفالێدا سوارەکە کاکە بە عەرەب و کورد ئێمە بە عەرەب و کورد براین فەرقمان نییە کوڕی عەرەب سوالکە هەر ئێمەین فەرقی نییە ئەگە موسڵمان بین موسڵمان برایەکە لە هەشوێنە بێ لە مەغریبە لە مەشریق بێ ئێمە برایەکین کوڕی خەڵیان بە کوشتا دوایی بە چەپڕەیەمانان لەپەڕن ملت تۆ بەیانی سەیری انتخاباتکە بزانە هەموو وەکو جاران شەڕەپەڕۆکە دروست نابێتەوە میلەت زیخە ئەو نایبە ئێمە میلەتێکین لەوە زیادرمان قابیلە لەبەری چەپڵە بۆ هەموو گەزلین ئەمانە توجارن توجار هەموو کڕین و فرۆشتنمان پێوە دەکەن والله ئەو ڕۆژەی ئەنفال بووم زۆر لە ئێسەم خۆشتر بوو والله ئەو دۆخی ئێستا دەگوزەرە لە هەرێمی کوردستانە چاوەڕوانی ئەوە دەکەی باش بەیان خراپتر بێت واللهی هەنێشت هەیە ئینسان ناتوانێت هەرێت تەوقعات هەیە بەڵام بەپێی ئەوەی کە بارودۆخی و خەڵکە بەم شێوەیە ئاوا ناڕەحەت بووە من پێم وایە بەباشی ناڕوە چکە ئەمە لە بناغێجا مەسەلەیەکەیە ڕێزم بۆ هەمووی کە بڵین کە گوێی لێ بۆ هەموو بەرپرسیاڵێ مەبنا على الباطلی باطل واتە هەر شتێکە گەر ئەساسەکەی ڕووخاوی ڕووخاوە ئێمە لە ئەوڵەوانە شتەکانمان هەمووی بەخراپی هاتووە پێم وایە گەر بیر لە بارودۆخ و وەزعی کوردستان نەکرێتەوە بەرەواقارێکی خراپەڕوە و ژیانی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ خراپە بێ پێشبینی ئەوە دەکەی وەزع بە جۆرێک تێک بچێت هەمومان تیایدا زەرەمەند بین پێم وابێت ئەگەر تۆزێک بە وردی بیرکەینەوانێ هەنێ شت هەیە ئێمە چواردەورەکانمان هەمووی دوژمنمانە هەموو چواردۆرمان دوژمنانە بینی عارەبێکی زۆر ڕژاوەتە وڵاتەوانێ ڕاست ئێمە عێراقین هەموو برایەکین بەڵام ئەگەر بیری لێ بکەیتەوانێ لەوانێ ئێمە جۆرە سیاسەتێک بێت بەکاری بێنن بۆەوەی کە ئەو خەڵکی کە لە ناو کوردستانە جێگەی پێلێش بێ و بڕوا نابینێ هەموو خەڵکە ئەو هەموو گەنجە هەمووی وڵاتە بەجێڵێ بە دکتۆریەوە بە مامۆسایەوە بە مهندیسیەوە کابرا ئەم وڵاتە بەجێڵێ بەڵێ ئەگەر ئە بەو شێوە بڕوات من قەناعەتم هەیە ڕۆژگارێکی خراپتر بەرەو ڕێوەیە ڕۆژگارێکی تاڵ بەرەوە ئەو خەڵکە ئەڕواخۆ گەرێمە جۆرە لە دەنگ و باسەکان و لە میدیاکان بگرین بەڕاستی هیچ کەسێک ڕازی نییە لە مۆزە زروفە ئەوە ژەکەوێتەوانێ ئەو کەسانەی کە سەرانی ئەم وڵاتن ئەو کەسانی کە دەسەڵاتی ئەم وڵاتیان بەدەسە زۆر بە ئاسایی ئەتوانن حەلیکەن مشکلەیە ئەم وڵاتە ئێمە ئەمڕۆ بە زۆری بە دەرەجەیەک دوو مشکلەیەکیان سیاسیە مشکلەیەکیان مەسەلەی مادیە یعنی اقتصادی ژیانی خەڵک ئەگەر پێم وابێت بەرەو مادەکەی لە لاحی مادەکە باش بێت پێم وابێ ئینشەڵا بەرەو باشترە ڕاچکە هیچ شتێک وەکو مەسەلەی مەعیشەت و ژیاننی هەموو کەسێ حەزەکە بەرەو باشتر بڕوە هیواخوازە ئاواتەخوازە باشتر بڕوە بەڵام بە هیوا و بە ئاوات کەس دڵی خۆش نابێت کەس باخەڵی گەرم نابێتەوە
ئەم مەسئلە سەی بینین یعنی کەسێ نییە کە پۆینتێ بینێ دروشمە بینێ دڵی پێی خۆش بێ ئاتەخوازێ بەرە باشبوون بچێت بەڵام هەمومان تەمە ناگەین کە مەسئلە باش بێت. چاوەڕوانی چی ئەەکەیت لەوەی کە ڕووبات میلەت بەتەمای چییە بەرنامەی چییە میلەت بەتەمای چییە بە ڕای تۆ؟ بە بڕوای من میلەت ینی تاکە میلەتێکی نەم هەرێمە تاکە میلەتێکە کە سەبر و تەحملێکی زۆر زۆری هەیە ینی ئەوە میلەت زۆر شتی بکردە چاوەڕێی ئەوەی نەکردە ئەم دەسەڵاتەوەی پێ بکە سێرەکەی حیزبەکان هەمویان یەکن لە خواردنی حەق و مافی خەڵکی ئەم هەرێمە بەڵام جیاوازن لەوەی کە شتێک بۆم هەرێمە بکەن دیفاعێک لە حەق و مافی هاوڵاتی ئەم هەرێمە بکەن چاوەڕێەوەی لە میلەتەکرێکە بەڕاستی هاوڵاتی زۆر تووڕێە تەحملی نەما بەڵام پشت و درێژێکی زۆری پێوە دیارە چاوەڕێەکەین ئینشەڵا بەرەو باشتر بڕوا پێشەوەی میلە شتێکی کاکە وەسعەکە لەوە خراپتر بێت. ئەگەرم مەسولانە بڕۆن چارەسەرێکی ئەم خەڵکەکەن و خەڵکیش با بە خۆشی بە خۆی دانیشێ وڵاتێکی چاک وڵاتێکی دەوڵەمەندەوە بەس ئەوان نازان بێبەن بەڕێوە ئەگەر نەیان کرد نەیان کرد و کاتێش ئەو خەڵکە ئەلبەتە هەر هەڵەسێلیان ناتوانن جارێکی ترەوە بکەن لەگەڵ خەڵکان. پێشبینی ئەوە ئەەکەیت تەقینەوەیەک ڕووبا بە جۆرێک کە هەموو لە یەکمان لێ زەرمەند بین ئەگەر دۆخەوە بڕوا بە پێشبینی ئەکرێت بەڵام ئەوە شخوای زانێت چونکی بزەبت من ناتوانم تەختیتی ئەوە بکەم ئەوە ئەبێ یامدا بەڵام ئەم وەزع کە ئاوا ئەڕوا لەوانەیە ببێت لەوانەیە ببێت حەزیش ناکەم کەوا داوا لە هەموو بەرپرسیارەکانەکەم بەرپرس ئەەکەم کە ئەم وەزع چاک بکەن و با لێمان تێک نەچێت. دوا پەیامەت چییە؟ دوا پەیامەمەوەی هەر ئەوەیە داوایان لێ ئەەکەم با ئەم وەزع ئەمانێت تێک نەچێت کە تێکشوو نایەتەوە کە تێکشوو نایەتەوە تازە جارێکی دیکە شۆڕش ناکە کارێوان کردووە تەنانەت گیرفانی تەلەبەکانیش داتەکێنن کە قوتابی و پارەی قەڵەمێکی پێنی هەیە ئەڵێ بێ پارە بێ ساڵانە لە باتی پارە بن پارەیان ئەڵێ پارەمان بیتێ و خوێندنەکەت بە پارە بێت مناڵی فەقیر نیەتی لەبەر ئەوە ئێمە ئیستا من بۆ نمونە بڵێم تەقاوتێکی کەمم هەیە موچەیەکی کەمە دوو مانگەوەرم نەگرتووە نەک من هەر هەمووی بەس داوایان لێ یەکەم با ئەمەز ئەمانە تێک نەچێت کە تێکشوو نایەتەوە. ئەگە مرۆڤ برسی بوو چی لە چاوەڕوانەکرێت؟ مرۆڤ برسی بوو چی لە چاوەڕوانەکرێ هەموو شتێکی خراپی لە چاوەڕوانەکرێ. چاوەڕێواکەی ئەم دۆخە بە جۆرێک تێکچێک کە هەمومان لێ زەرمەند بین وەڵی داواکەم لە خوای گەورە تێک نەژێ و وەزمان باش بێت هەر ئەومەیە من نەمگەڕێ وەزع خراو بێت لەمە خراوتمان پێ بێت. پەیامەت چێ بۆ پرسەکان؟ وەڵا پەیامەمەزە دەوا لە خواکەم ئەم حیزبانەگەشی دەست یەک بگرن و وەزمان باش بێت. تەنانەت گیرفانی تەلەبەکانیش داتەکێنن کە قوتابی و پارەی قەڵەمێکی پێنی وزە کرێچیم حاڵم باش نییە ئەوخوازە بۆ کرێکاریاتم کرێکاری بۆ نایێت یەک نانە بەقم بڕۆم پێیسا خەڵک بەڕاستی لیان بێزارە لەوە خراپتر بێ ئەو وەزع بە خەڵکیتە بیرێ لەم خەڵکە بکەن و حاڵی خۆیان باشکەن با خەڵک لە ناویان نەبن. پەیامەت چیە بۆ بەرپرسەکان؟ وڵی پێیانمەوەیە تۆزە بەخوا نابستنەوانەیە کاری چاقە بکەن خەڵک بەڕاستی لیان بێزارە زۆر باشیش لیان بێزارە ئەگە زروف هەروە بڕا و خەڵک ئاها لەم قەلەقیا بێت یا بێ وڵات بەجێ بێڵین سایانە بێ خزمە گوزارێکی باشمان بکە و ئیشێکی باشمان بۆ بکات. میلەت چاوەڕوانی چییە؟ وەڵی میلەت چاوەڕانی چیە چاوەڕان چاکساسیە ئەگەر نەکرا ئەگەر نەکرا ئەو کاتە ژتر میلەت خۆیەک لە یاقاتەوە. بۆچی؟ وەڵی شتێک نیە لە کوردستانەکە هیچ نەبێ کوردستانی میلەت بێ خۆی لای کاتەوە یان بێ چاکسازی بکات لە مەسئولەکان و لە بەرپرسەکانە یان بێ وڵات بەجێ بێڵین و بڕۆین بۆ دەرەوەی وڵات و هیچتر. میلەت چێ میلەت خۆشگوزەرانی هیچیکەی ناوێ هەبەس خۆشگوزەرانی نەم حکوەتەوێ ئەگەر نەکرا خەڵک تەحملی نەمەوە چی ئەکا خەڵک هاتوتە ئایری چی ئەکات ئەتەقێتەوە چیە چیکە ئەتەقێتەوە مەسەلەن چۆن هایتی خەڵکی خۆ چۆن سەدامێناوە لە ناوە ئەوە باسانێمانش لە ناوە برێت خۆڕای خۆن ئەکرێت بە زیاتریشەوە هەمن لە سەر پێ باشە بۆ ئەوەی وەزع تێک نەچێت پەیامەت چێ بۆ سەرکردەکان چیان پێڵێ؟ هیچ شتێکیان گوێ ناچێ بە گوێیان هیچ شتێک ناوترێت چیان پێڵێ؟ خۆمە ساڵ و 25 ساڵە پەیامە بۆیان نییە هیچ بۆیان مێکم بۆیان هیچیش نایگرنە گوێ حساب بۆ ناکە حسابێ بۆ کریتاوەمان نەناوە داواکاری چێ لە خەڵک داواکاریمێ لە خەڵک ئێتر
بەسە قوبڵی ئەمە نەکرێت. چاوەڕوانی چی لە میلەتەکەی میلەت بەتمای چییە؟ والله ئینشەڵا میلەت بەتەما وەزعێکی باش لە دوای ئەمانە. میلەت بەرنامەی چیە لەگەڵ ئەمانە؟ ئەوێت چی بکات؟ بەخوا جارێ بەرنامەکە معلوم نییە. ئەمە معلوم ڕاپەڕینێ بەڕێوەیە. پەیامت چییە بۆ بەرپرسەکان؟ والله پەیامەوەی خۆیان باشکەن. خۆیان باشکەن ببیرێ لەم خەڵکە بکەنەوە هەمووی فەقیرە خەڵک وای لێ هاتووە نیوەی کەوتۆتە سوالکردن پارەی نییە. چی بکە ئەم خەڵکە بیرێ لەم خەڵکە بکەنەوە حاڵی خۆیان باشکەن با خەڵک لە ناویان نەبن. ئەگەر میلەت برسی بوو گیرفانی هیچی تیان نەبوو چاوەڕوانی چی لەکرێت؟ نانم چاوەڕێین ڕاپەڕینێتر لەکەمانە لە ناوە بە وڵای ئینشەڵا لە ناویان نەبن. پێشبینی ئەوە ناکەی وەزع بە جۆرێک تێک بچێت لە هەرێمی کوردستانە کە هەمومان لێ زەرۆمان بین چکم میلەت ئەڵێ گەشتەتە ئەرەم گەشتەتە لوتم. قوربان ڕاستەفرن بەڵام میلەت تۆ بەیانی سەیری انتخابات کە بزانە هەموو وەکو جاران شەڕەپەڕۆکە دروست نابێتەوە بڕوات بەوە نەبێ ئەوە حەقیقەتێکە هەموو کوردی جەزانین بەڵام ئینشەڵا وەزع باشە بێ من گەشتبینم تر نازانم. پەیامت چییە بۆ بەرپرسەکان بۆ باشترکردنی ئەم دۆخە؟ پەیامەوەی یەک بگرن و تەواو چۆ زڕوفەکەمان کەوتینەتە ئەخیر مەرحەلە. چاوەڕوانی هیچ شتێ ناکەین بەرەو ناخۆشیە ڕابرە خۆشی ناڕوە. چکە مارەکان هەژدیاکان دەمیاکردوێتەوە تورکیا دوژمنمانە خەڵکی نەبابزانن بەتەنیا کاک مەسعود مامجلان ناکرێ وەڵی هەمووی دوژمنمانن بەس ئەوە نەبوانەکرێوان بەرەیەک بن بەس لەبەر مەسەحەت و کوسی پارە لەبەر گیرفانی خۆیان نابن بەبرا هەتا نەژبن بەبرا ئێمە وەکو هەفتا چوارمان لێتەوە وەکو شەسەکانمان لێتەوە با میلەت هەمووی بزانێ ئیتمە سپاسی وەگەم خوا حافیز هەتا دەست دەکەین بەدەستی یەکا برا نەبین هەروەمان لێ زۆر سپاس بۆی ئەوەش بیگەێنن مەمنونی ئێوە. ئەگەر میلەت برسی بێ گیرفانی هیچی تیانە بێ چاوەڕوانی چی لەکەی؟ وڵا چاوەڕوانی بەربارانیان لێ بکە ئەوە ڕاستیە یعنی من ئێستا گەنجێکم 23 ساڵە مامۆسا 23 ساڵە من جامعەم تەواو کردم و دەڕیسم دوێنێ 400,000 وەرگرتووە لە ملیۆنێک و 100,000 400,000 وەرگرتووە 50 بێ فڕێ بم هەمووی دڕاوە یعنی ئەگەر ڕۆژێ دوان سیان ساڵێ ئەگەر کاتێکی ئاوا زۆر بڕا پێم وا بێت یان لەوانەیە لەسەر مەعیشەت تووشی هەڵە بن ئەمە ڕاستیە چکە کاسەی پڕ ئاشتی ماڵە کە ماڵیش ئاشتی تیانەما ماڵیش ژیانی ناخۆش بوو پێم وا بێتتر یعنی خەڵک یعنی ئەگەر بەرپرسەکانی مە بیرکەنەوانێ حیاتی ئەو خەڵکە ئەم ژیانی ئەم هەموو ئەم ڕەش و ڕوتە بەدەزەوان ڕوان پێ بکە. وا پەیامە چییە؟ وا پەیامەوەیە کە داواکارم لە بەرپرسانی وڵاتە ئەوان بەڕاستی گەورەی وڵاتن. شێخی سعدی قسەیکی جوانی ئەڵێ ئەگەر گەورەیە بۆ من نەبێ سێبەری قەت خۆم ناکەم بە قوربان دەوری سەری ئەگەر گەورەیە بۆ من نەبێ سێبەری ئەگەر ئەمانە بیل لە ژیانی ئەو خەڵکە نەکەنەوە بەڕاستی هەمویان براییە من هەموو هاوزمانی ئەمن یعنی بۆ من حەز بکەم تۆ برسیبی بۆ حەزکە مناڵی و میلەتە ڕەش و ڕوود بێت ینی قەی چێکە با بیل لە ژیانی و خەڵکەکەن و دەسەڵات ئەوان نەتوانن چاکی کە نەتوانن خراپیکەن با هەموو شتێک نەبێتە قوربانی کورسی و پارە. پێشبینی ئەوە کەی کە دۆخ بە جۆرە تێک بچێت کە هەمومان تێدا زەرمەند بین. ئەگەر دەسەڵات بەم شێوە بێباکێ بەرامبەر حەق و مافیا وڵاتی چاوەڕێکن زۆر خراپ بێت چونکە وەکوتم میلەت سەبرێکی زۆری هەیە ئینا ئەوەی کە لێرە کرێ بەرامبەر موچەخۆر و هاوڵاتی ئەم هەرێمە لە هیچ شوێنێکەوە قوبڵ ناکرێت ئەگەر بێباک بێ حکومەت بەرامبەر ئەم بەرامبەر هاوڵاتیان دەسەڵات وا بکە بە هاوڵاتی بەرامبەر بە موچەخۆر و فەرمانبەرانی ئەم هەرێمە چاوەڕێ زۆر لەوە خراپترەکرێت یعنی تا ئێستا هیچ نەکراوە ئەوەی کە هاوڵاتی کردوێتی بەرامبەر حکومەت هیچ نییە هیچی نەکردوێت هاوڵاتیە نەبوو شتێکە بەرامبەر حکومەت بەڵام حکومەت و دەسەڵات و حیزبەکان هەموو شتێکیان کردو بەرامبەر هاوڵاتی بەرامبەر بە میلەت لە بڕینی قوتی هاوڵاتیانەوە کەمەندام و مەعاشخۆر و موچە و مامۆستا و هیچیان بەسەری چۆن نەڵاتەنانە گەرسەی کەسابەت و بازاڕیش بکەی هیچی تیان نەماوە کەسێ نییە کە مەسلحەتێکی مابێ لەم هەرێمە. وا پەیامەت ئاوەتەخوازم حیزبەکان ڕێک بکەون وەکو چۆن ڕێکەوتون کە لەسەر ئەوەی حەق و مافی ئەم هەرێمە ئاوا بۆ خۆیان دابشکەن و هەمیان خواردۆ قۆرخیان کردووە ڕێکەون لەسەر ئەوەی کە حەقێکیش بە هاوڵاتی بدەن و تۆزێ ماف و ئیمتیازاتەکانیان بۆ بگەڕێنەوە. هاوڵاتیان سەبارەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان پێیان وایە
گەردۆخ ئاوا بڕوات وەزع لەمە خراپتر دەبێت وەزع لەمە زیاتر تێک دەچێت و خەڵک زیاتر لەمە برسیتر دەبێت هاوڵاتیان پێیان وایە گیرفانی خەڵکی هیچی تێدا نییە خەڵکی هەژارە خەڵکی برسیە خەڵکی کرێچیە خەڵکی موچەی نییە هاوڵاتیان پێیان وایە خەڵک زۆر بێزارە خەڵک زۆر پڕە لەرە سەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆیە چاوەڕوانیەوە دەکرێت دۆخێکی لەمە خراپتر بقەومێت بە جۆرێ تەقینەوەیەک ڕووبدا لە هەرێمی کوردستانە کە هەمومان دوجار تیایدا زەرۆمەند بین هاوڵاتیان چاوەڕوانی ڕاپەڕینن هاوڵاتیان چاوەڕوانی ئەوەن کە کەسێکە بێ سەرکردایەتیان بکات بۆی ڕاپەڕینێ بەرپا بکات دژی هەموو نەعەداڵەتی و گەندەڵیە کە لە هەرێمی کوردستانە دەگونجێت ئێمە هیوادارین بەر لەوەی کار لە کار بترازێ بەر لەوەی خەڵکی بڕیاری خۆی بدات بەر لەوەی کارەسات بقەومێ لە هەرێمی کوردستانە بەرپرسانی هەرێمی کوردستان بە خۆیاندا بچنەوە بە جۆرێ چاکسازی لە خۆیان و لە بڕیارەکانیان بکەن بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان بگەڕێتەوە دۆخی ڕابردوو دۆخی ئەو کاتێک کە خەڵک ژیانێکی سادە و ساکاری بەڕێ ئەکرد و ئەیتوانی لە کاتی خۆیدا موچەی وەربگرێ و کار و کاسبی هەبوو هاوڵاتیان بە جۆری نیگەرانن زۆربەیان ئەڵێن هیچ پامێکان بۆ حکومەت نییە هیچ پامێکان بۆ بەرسانی هەرێم نییە چونکەوان گوێ لە ئێمە ناگرن و هیچ باگیان بە میلەت نییە هاوڵاتیان پێیان وایە دەبێت لایەنە سیاسەکان ڕێک بکەون بۆ ئەوەی کە دۆخی خەڵک دۆخێکی باش بێت بۆی ژیانی خەڵک شەرەفمەندانە بێت ڕێنەکەوتنی لایەنە سیاسەکان وا دەکات کە هاوڵاتی زیاتر تووڕە بێت کە هاوڵاتی بڕیاری خۆی بدات بەوەی کە کارەساتی بقەوێ لە هەرێمی کوردستانە کە دوجار هەمومان لێی زەرۆمەند بین ئێمە هیوادارین هیچ شتێک ڕوو نەدات کوڕی هیچ کەسێک لەم شارەدا لەم هەرێمەدا نەبێتە قوربانی لە سایەی دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمی کوردستانەوە هیوادارین چاکسازی بکرێت دەست بەجێ بەر لەوەی کار لە کار بترازێت هیوادارین هەرێمی کوردستان هەر ئاوا بە ئارامی بمێنێتەوە هەمومان تیایدا بە ئاسایش و بە ئارامی ژیان بگوزارێنن بۆ ئەوەی دۆخ خراپ نەبێت و دوجار هەمومان لێ زیانمەند نەبین پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان لە سەرای ئازادی شاری سلێمانیەوە تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت